بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێت من یادگار فایەخەمەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵتانە بم بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی دیکەی باسی هەڵبژاردن. خۆتان ئاگادارن کە باسی هەڵبژاردن بەرنامەیەکی تایبەتی کوردستان 24 بە هەڵمەت و بانگەشەی هەڵبژاردن لەو ماوەیە پێشکەش ئەکرێت. بەم شەوەوە 6 ئەڵقا پێشکەش کراوە تا ئێستا هەموو شەوێک 4 کاندیدی 4 لایەنی سیاسی جیاواز لێرە گفتوگۆکەن. ئێمە تا دوێنێش لە سلێمانی بووین، ئەمڕۆ هاتوینەتە هەولێر. مەبەستمانە لەسەر دید و تێڕوانین و ڕوئیا و دنیابینی کاندیدی لایەنە جیاوازەکان قسە بکەین سەبارەت بە هەڵبژاردننی داهاتووی عێراق و ئەوان بەرنمەکانیان بەڵێنەکانیان چۆن باس ئەکەن و بەنیازن بە چ میکانیزمێک جێبەجێ بکەن. ئایا بەڵێنەکانی ئەمان قسە لەسەرەوە هەیە وتێت بەڵێنی کاندیدەکانی خولەکانی پێشوش ماشەڵڵا هەمووی زۆر جوان بووە، زۆر بێعیب بووە. ئەگەر جێبەجێ بکرایە هەمووی دەستکەوتی چاک بوو بۆ کورد. بەڵام قسە لەسەرەوەی میکانیزمی جێبەجێکردنەکە، ژینگەی جێبەجێکردنی لە عێراقێک کە وترێت عێراقێکە لێوان لێوە لە شۆفێنیزم، بۆ بە عێراقێکی مەزهبی، بۆ بە عێراقێک کە زیاتر بۆ نمونە حەشدی شعبی شیعە حکمی ئەکات و بەرەو ئەوە چێک کە شەراکەت و تەوافق تیایدا کۆتایی بێت هەنگاو بەرەو عێراقێکی زۆرینەی سیاسی بنێت. کورد لێرە چۆن مامەڵە بکات دنیابینی و تێڕوانین و بۆچوونی کاندیدەکان چییە بۆ تێپەڕاندنی ئەو مەترسیانەی لە عێراقی دوای هەڵبژاردن لەسەر کورد دروستە بن. بێگومان ئێمە بابەتی تریش هەیە کە گفتگۆی لەسەرەکەین، بەڵام دڵنیام ئێوە مەبەستانە گوێتان لە ڕاوبۆچوونی کاندیدەکان و دنیابینیان بێت. بۆیە من زیاتر ناڵێم. ئەم شەو 4 میوانی ئەزیز و بەڕێز 4 کاندیدی 4 لایەنی سیاسی جیاواز لێرە حەزوریان هەیە. بەڕێز مامۆستا بەشدار حوسێن ئیسماعیل کاندیدی حەسەن ببورن ئەو بۆی ڕاست بێتەوە چونکە دوای بە هەڵە بڕوات واتێ ئەگەن. مامۆستا بەشدار حەسەن ئیسماعیل کاندیدی بزوتنەوەی گۆڕان لە پارێزگای سلێمانی. دکتۆر ڕێبین محەممەد کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پارێزگای هەولێر ببورن. و هەروەها دکتۆر عەرەفات کەرەم کاندیدی پارتی دیموکراتی کوردستان لە پارێزگای هەولێر. و هەروەها دکتۆرە سۆزان بەکر محەممەد کاندیدی یاوپەیمانی دیموکراسی و دادپەروەری لە پارێزگای هەولێر. هەر هەمووتان بەخێر بێن سەرسەر و سەرچاوم. من گفتوگۆکەم لە دکتۆرە سۆزانەوە دەست پێکەم بۆی بەرچاوتان ڕوون بێت. لێرە من خولەک و چرکەم هەیە بۆ کاندیدێک ڕای ئەگرم بۆی بە هاوسەنگی مافی کەس نەخۆم و هەر یەکێکتان بەقەدەر ئەویتر هێندەی ئەویتر قسە بکات. دکتۆرە سۆزانگەر لە جەنابتەوە قسە بکەم. جەنابتان کاندیدی یاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەرین. پرسیارەکەی من بە دیاریکراوی ئەوەیە لە پاوڕەکانی شتە و پرسیارەکەم لە عێراقی دوای هەڵبژاردن چی چاوەڕێی کورد دەکات بە پشتبەستن بە موعتەیات و پێدراوەکان ئەوەی ئێستا هەیە؟ بەڵێ خۆی لە ڕاستیدا گەر ئەمە تەمەشای ڕابردووی چەند ساڵی ڕابردوو بکەین یان ئەو خوڵەی ڕابردووی پەرلەمان بکەین یان ئەگەر تەمەشای مێژووی کورد بکەین هەر لەوەتەی 91ەوە لە ڕاپەڕینەوە ئەوەی کە گوزەرا لە کوردستان حکومڕانیەکی نادروست بوو. ڕاستیەکەی هەڵەی زۆری تێدا بوو، ئیشی باش زۆر کرا، ئەمە ئینکاری لەوەی ناکەین، بەڵام لەگەر ئەوەشدا هەڵەی زۆریش کرا بەوەی کە جیاوازی تاک و سیاست و خزم و حزب ئەوانە هەمووی بنەماون لەسەر کارکردن یان حکومڕانی کوردستان. ئەمە ئەمەلمان وایە لە دوای هەڵبژاردن کوردستان ببێتە کوردستانێکی دموکراتی. بەڵام ئێمە لە خۆتەسانی ئێستا ئێوە لە بانگەشەی هەڵبژاردن بۆی بەرەو بەغدا بچن، باسی کوردستان نییە. بەڵێ ئەمە باسی عێراق بەگشتی. بەڵێ باسی عێراق بەگشتی. طبعاً لە عێراقدا خۆتان دەزانن پێکهاتەی زۆرە، حزب زۆرە، ململانەیەکان زۆرە. ئێمە لێرەدا پێویستیمان بەوە هەیە کە هەر هەمومان بەیەکەوە بتوانین عێراقەکی دیموکراتی هاوپێکەوە ژیان چۆن دروست بکەین. ئەوش لە ڕێگەی داڕیشتنەوەی یان برین کە ئێستا طبعاً دەستور وەکو خۆی ئیشی پێ نەکرایە، بەڵام دەکرێت ئەمە دیسانەوە دەستورێک دابڕێژرێتەوە ینی دەستور بنووسێتەوە بنووسێتەوە. کێشەکانی ئەم دەستورەی ئێستا بەنسبەت کوردەوە چییە کە تۆ مەبەستە ئیشی لەسەرکەی وەکو کە ئەمە ئێستا ناتوانین سربەخۆیی خۆمان وەربگرین چکە لە دەستوردا ئەو سربەخۆیە ڕێ پێ نەدرایە نووسرا کە عێراقت موحەدە. ئەمە مافی هاوڵاتی بوونمان
هەتا ئێسش دەرەجەیەک نییەوە چی یعنی تۆ بچیتە پەرلەمانی عێراق کار بۆ ئەوە ئەەکەی کە کورد مافی ئەوەی هەبێت دوای ئەنجامدانی ڕیفراندەم باسی جابوونەوەش بکات بەڵێ ئەتوانین بەڵام ئەوە یەکشت بۆ بە مەتەڵ لەلام بۆەوەی ڕوون بێتەوە لەلام و دید و تێڕوانینی هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەری بزانم دوێنێ شەو لە سلێمانی کاندیدێکی هاوپەیمانی و دیموکراسی میوانم بوو وتی ڕیفراندەم هەڵە بووە و تانەشی لە شەرعیەتی ڕیفراندۆمدا تۆ ئێستا ئەڵێی من کار بۆ ئەوە کەم کە کورد بتوانێت لە عێراق جیا بێتەوە باسی ڕیفراندۆم ناکەم باسی جیابوونەوەکە لە مستەقبەلە چی زۆر نزیک ناکەم ئێمە دەڵێن کاتێک کە دەچینە پەرلەمانی بەغدا دید و تێڕوانینی هاوپەیمانی بە دیاریکراوی چیە بۆ ئەم مەسەلەیە ئێمە کە دەچینە هاوپەیمانی کە دەچیتە یان هاوپەیمانی نە هەر بە کورد بەگشتی کە دەچینەوە بەغدا بەو شێوەیە بچین جارێ لە ئێستادا ئەگەر دەوڵەتمان نییە ئەگەر مافی سربەخۆبوونمان نادرێتێ وەکو هاوڵاتیەکی پلەیەک وەکو عێراقیەک تەمەژا بکرین ئەو مافێک کە عێراقیەک هەیەی کورد هەمان مافی هەبی ئەگەر کورد ببێ بە وڵاتی دەرەجەیەک ئەوەیەوە کێشەتان نییە کە کورد دەوڵەتیشی نەبێ نەخێر کار دەکەین لۆ ئەوەی کە کورد دەوڵەتی هەبی بەڵام جارێ هەنگاوی یەکەم ئەوەیە کە کورد مافەکەی بدرێتن وەکو هاوڵاتیەکی عراقی موچەکەی وەکو موچەی عراقی بی پێشمەرگەکەی وەکو موچەکەی پێشمەرگەکەی وەکو موچەی سەربازێکی عراقی بیت سپاس دەکەم دکتۆر عەرەفات من نایەمە لای تۆ جارێ پێم خۆشە گوێم لە ڕای ئەوانیش بێت لەبەر ئەوەی تۆک لەوێ پەرلەمانتار بووی مەبەستمە لە کۆتایی ڕای تۆ لەسەر قسەکانیش بزانم دکتۆر ڕێبین جەنابتان کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستانن لە پارێزگای هەولێر زانیاریەکان لای من باس لەوەکەن کە جەنابتان دکتۆراتان لە دەستور هەیە کەواتە دکتۆرە بڵین سۆزان وتی پێویستە ئێمە دەستور دابڕێژینەوە هەمواری بکەینەوە پێت وایە دەستبردن بۆ هەموارکردنەوەی دەستور پێتوانیە وا ئەکا کە کورد ئەوەشی هەیە بە زۆرینەی ناو پەرلەمان لە دەستی دەربهێنرێت بەڵێ وایە جارێ دەستورە کاتەکانی سەردەمی کۆماری لە 58ەوە تا دەگاتە ئەو سەردەمەی کە عێراق بۆ فیدرالی لە دەستوری ساڵی 1958 تەنها لە مادەی سێ باسی شەراکەتی کورد و عەرەب دەکە کە هیچی ئیشی لەسەر نەکرا دەستوری 1964 یەک مادە بوو ئەویش زۆر مەتاتی بوو دوای دەستوری ساڵی 68 و دەستوری ساڵی هەفتا دوو مادەی لەسەر کورد بوو بەڵام ئەو دەستورەی ئێستا تقریبەن 12 مادەی لەسەر کوردە یعنی ئێستا دەتوانم بڵێم زۆرینەی مافەکانی کورد لە ناو دەستوری 2005 عێراقە ئەوە عێراقیەکانن ئەوە سونە و شیعە نەدانەوێت دەستور هەموارکەنەوە واتە نابێت کورد دەستی بۆ نەخێر ئەسڵان ئەگەر هەمواریکەن هەر ئەو مافەی خۆمان بەدەست ناهێنینەوە ئەوەشمان لە دەستە چێ ئەمە دەبی دەست بەو دەستورەوە بگرین بەڕاستی ئەو دەستوراتە هەوڵدان بۆ هەموارکردنەوەی دەستور پشگیریکردنە لە پرۆژەی عەرەبی سونە و شیعەی عێراق بەڵێ لە بەرژەوەندی کورد نییە بەڵێ چونکە ئەوان مەبەستیانە ئەوەل جار دەست مادەی 140 هەموار بکەنەوە ئەوان ئێستا بەو دەستورە ڕازی نین کە لە 1970 پوینت هەندێک دەنجام پێدایە دەیانەوێت تعدیل کە جارێ سونە هەر بەو دەستورە ڕازی نییە سونە بەو شەرتە دەنجی بەو دەستورەدا کە پاشان تعدیل بکرێ ئەوە بوو نەکرا ئەگەر ئەو دەستورە وەکو خۆی جێبەجێ بکرێ کورد زۆرترین مافی دەست دەکەوی کەواتە کێشە لە دەستورەکە و نووسینەوە و داڕشتنەوەی نییە کێشە لە جێبەجێکردنەکەی زۆر سپاس باشە پرسیارێکی دیکە لە عێراقی دوای هەڵبژاردن بە پشتبەستن بە قسەیەکی خۆت ئەڵێ هەموو هەوڵی سونە و شیعەی عێراق ئەوەیە کە دەستور هەموار بکەنەوە بۆ ئەوەی ئەوەشی بۆ کورد زامن کراوەتیایە دەستکاری بکەن و وردە وردە کاڵی بکەنەوە و لە ناوی بەرن کەواتە لە عێراقێک کە عەرەبی سونە و شیعە ئاوا لە بۆسە بن بۆ کورد ئێمە چاوەڕێی چی بکەین لە دوای هەڵبژاردن جارێ ئەگەر ئێمە ئەو هەڵبژارنەی 2018 مقارنە بکەین لەگە هەڵبژارنەکانی 2014 و 2010 ینی لەسەر کورد هەزۆ خەتەرە ئەو هەڵبژارنە خەتەر لەسەر کیانی سیاسی کوردی و مافەکانی کوردی دروست دەکات باش لەبەر ئەوەی لە هەڵبژارنەکانی 2010 و 2014 هەر سێ پێکاتەکە کورد و عەرەب و سونە زۆر لە تەوافق نزیک بوون ئێستاوا تەوافق لەبار دەچی نامێنێ نوقتەیەکی تر جاران حیزبەکان ئەو حیزبانە دەچوونە ناو هەڵبژاردن کە
هێزی چەکداریان نەبوو سوپای عێراق بوو ئێستا هەندێک حزب هاتوونە لەژێر پەردەی سیاسی هێزی چەکداریان هەیە ینی قسە لەسەرەوەی حەشدی شعبیە گەر لە ماوەی ڕابردوو بە شێوەی سەربازیات بێتە ناوە ئەم جارە بە شێوەیەکی وەکو حزبێک هاتۆتە ناو پرۆسەی سیاسیەوە لە کایی کارگێڕی ئیداری سیاسی دیپلۆماسی ڕۆڵیە بێت کەواتە ئەمەش ڕشەیەکی ترە کە ڕشەیە لە کورد چۆن گەر زیاتر ڕوونی کەیتەوە خۆی ئێستا یەک دابەشبوونی گەورە لە ناو هەموو پێکاتەکان هەیە بە کوردیشەوە بە کوردیشەوە شیعە حزبی داوا کە کۆنترین حزبە ئێستا دوو لستە مەجلیسی ئاعلا دوو لستە مقتەدا سەدر چوویتە ناو ئەوەشی تر سوننا هەر پارچە پارچە بووە کوردیش لەوان خراپترە کورد جاران تحالفی کوردستانی هەبوو هاوپەیمانی کوردستانی هەبوو ئێستا ئەوەشی نەماوە سپاس دەکەم دکتۆر بێگومان ئەمە من لای خۆم نووسیومە تەدوینم کردووە دێمە وڵات بۆی زیاتر لەسەرەوە پرسە بۆستین کە کورد چۆن سوود لەم پەردبوونەی ئەوان وەربگرێت مامۆستا بەشدار جەنابتان کاندیدی بزوتنەوەی گۆڕانن لە پارێزگای هەولێر دکتۆر ڕێبین لە کۆتایی قسەکانی وتی یعنی تەوافق لە عێراق وا لە بار ئەچێت کەواتە ئێمە کە هەنگاو عێراق هەنگاوە نێ بەرەو عێراقێک کە تیایدا زۆری نەحکومەکات تەوافق و شەراکەت بوونی نامێنێ باشترین نمونە بودجە بوو کە بە بێ کورد بە بێ گوێگرتن لە کورد بەبێ لە بەرچاوگرتنی نۆتێبینەکەی کورد بەبێ هیچ لاکردنەوەیەک لە کورد تیان پەڕان و هەر گوێشیان لێ نەبوو ئەم عێراقە بۆ ئێمە چی تایە و شەڕی داهات و شەڕی چییە بێ لە عێراق بە نسبەت کوردەوە بێگومان زۆر سپاس بەناوی خودای گەورە و میهرەبان ئەو کاتتان باش ئەو کاتەی میوانان باش ئەو کاتی هەموو بینەرانی تەلەڤیزیۆنی KBC4 باش طبعا ئەمن لەسەرەتا جەنابەت لەگەر دیار بوو زۆر باسی شیعە و خەتەری شیعەت کرد لەسەر کورد ئەمن هاوڕاتم لەوەی کە فعلا شیعە لە نەتیجە بە حەشتی شعبی ڕەنگە مەترسیێکی گەورە لەسەر ئاسایی شەرەمی کوردستان دروست بکەن بەڵام لە عینی کاتیش ئێستا وا خەریکە جێشی تورکی بە هەموو مخابرات و میتی تورکیەوە خەریکە نزیک سیدەکان دەبن ئەوەش خەتەرێکی زۆر گەورەیە مفروض ئەوە شتێک لە ینی کە باسی حەشتی شعبی دەکرێت نابی ئەوە لەبیر بکرێت تورک خەتەریان زیاتر حالیان لەوەی کە حەشتی شعبی چکە حەشتی شعبی ئەوەی کە بوو لە منطقەی کەرکوک و دووس تا حدێکی زۆر کەم ماون بەڵام ئەوەی کە ئەو هێزە زەبەداحی تورک کە ئێستا هاتێ بەرەو کوردستان کە ئاراستەکەشان دیارە بەرەو قەندیل کەواتە جەنابتان ئاگادارن لە دوایەوەی کورد ویستی هەنگاو بنێت یەکەم هەنگاو بنێت بەرەوەی کە دەوڵەتی سربەخۆی خۆی هەبێ عێراق و سەرکردایەتی سیاسی عێراق و فەرمانڕەوایانی عێراق ڕەتیان کردەوە وتیان ئێوە پارچەیەکن لە عێراق بەشێکن لە عێراق کوردەکانی هاوڵاتی عێراقین واتە هەرێمی کوردستانیش ڕاستە هەرێمێکە تا ڕادەیەک سربەخۆیی خۆی هەیە حکوومەتی خۆی هەیە بەڵام خاکی عێراقا نابێ عێراق ڕێگری لە هاتنە ناوی تورکیاش بکات ئەخر ئەمە بخۆمان چاوساغیەمان بۆ دەکەین گەر ئەمە هەر چاوساغیان بۆ دەکەین تورک چۆن دەتوانێت بگاتە سیدەکان کاکە ئەمە ئەوڕ من ئەمەوێ بزانم تۆ لە ناو پەرلەمان چی بۆ ئەماکەی لە ناو پەرلەمان چی بۆ ئەماکەی چکە دووبارەیەکەمەوە ئێمە هەڵبژاردنەکەمان هەڵبژاردننی کوردستان نییە وایە بەڵام کاک یادگار ئەوە کورد نابی لەو مەسەلە بێدەنگ بی فعلەن ئەمەش کە انتخابات کەمی مایە ئەم یەک بەخۆ یەک لەو کەسانەمە کە یەک لە بەرنامەکانم ئەوەیە دەرکردنی معسکرات و میتی تورکیە لە دەڤەری بادینان چۆنێکی پرۆژەمان حاضر کردیە و لە ماوەدەکانی دەستوریش باس لەو مەسەلە دەکە کە عدم التدخل ومبدأ حسن الجوار واحترام قتني سيادي وڵاتان لەگەڵ یەکتری ئەوانە هەموو هەیە لە دەستوری عراقی بەڵام ئەمە کاری پێ نەکرایەوە لە بەرامبەر کار بۆ کەرکوک و خورماتوش ئەەکەی بەتەکید کە ئێستا وترێت شارێکە کورتایە ئازاد نییە وەکو پێویست هاوڵاتەکانی وەکو پێویست ئازاد نین و کورد حزورێکی ڕەمزیەیە بەتەکید فەرقینە دووس خورمات و کەرکوک لەگەڵ شنگال و لەگەڵ منطقەی دەڤەری بادینانی ئەو لەناو پەرلەمان چۆنیش بۆ ماکەی ئەوە طبيعي ئەمە هێشتا ڕوو لێرەدا ئەمە دەبی کورد دەبی ئیزماعی کوردی بی لە هەندێک خەتوتی عام بەڕاستی ئەمە لێرە ئەوە نییە بەتەنیا ئەمن وەکو بەشدار ئەو ئیشە دەکەم من پرۆژەکەم حاضرە بەڵام ئەو کاتێکگە چوینە بەغدا ئەگەر خۆشم نەچم ئەو هاوڕیانی کە چوون لەگەڵ ئەو هاوڕیانی کە لەلایەنەکانی تر دەچن دەبی لەسەر ئیزماعی کوردی دروست بی لە بۆ ڕێگرتن لەو دوو نقطەیە یەک دەرکردنی حەشدی شعبی لەو مەناطقی کەماینە و هەروەها دەرکردنی معسکراتی تورک لە دەڤەری بادینان کە 21 معسکریان هەیە لە معلوماتی جەنابەت سەبارەت بە هاوپەیمانێتی چۆن ئەتوانن مامۆستا بەشدار چۆن ئەتوانن حەشت دەربکەن لە کاتێکدا لە ناو پەرلەمان بە هاوکاری پەرلەمانتاری کوردیش حەشت شەرعیەتی پێدراوە بە مقابلی ئەوەی دعمی پێشمەرگە چەند مانگە بوو پارەی وەرنەگرتبوو کە حەشدی شعبی کرا بەشێک لە منظومەی دیفاعی عراقی ئەو کاتی
داعش بوو مووسڵ نەگیرا بوو ینی خەتەر لەسەر کوردستانی شەبوو لەسەر هەموو عراقی شەبوو حەشت ئەو کاتی بە نظری عراق پێیان وە بشتێکی ضروریە ئەمە ئەو کاتی بە مقابل نظری ئێوە پێشمەرگی و بەڵێ بە نظری ئێوە حەشت نیزامیە طبعا بە یاسا کارەکە ئەمن بە نظامی نازانم لەبەر ئەوەی بەخۆ دەزانی حەجی شعبی بەڵام ئەم دەست هاوپەیمانەتی حەزبی زۆر بە کورتی فەرموو لەسەر هاوپەیمانەتی طبیعی لە پاش پرۆسی ئازاری عراق هەر لەگەڵ ڕاپرسی لەسەر دەستور کە دوو ڕێی هەبوو بەڵێ و نەخێر ئەو بە کورد بەرەیەکی یەکگرتویان پێکەینە ئەمە لەگەڵ شیعە هاوپەیمانەتیمان ئەنجامدا هەتا ئەو کاتێک کە چەندین حکوومەت تشکیل بوو لە هەموو حکوومەتەکانیش ئەمە هەر لەگەڵ شیعە هاوپەیمانەتیمان پێکەینە بەڵام لە نەتیجە ئەگەرچی بەشەشی خەتایەکە لە خۆمانە لە سەرکردایەتی و لە ئەدای سەرکردایەتی کووردە بەڵام ئەوی دیکەش دەبێت ئەمە چاوپێکشانە بکەین لەو تەوافقی کە لەگەڵ شیعە ڕاستەکەم مامۆستا بەشدار دکتۆر عەرەفات دێمە لای تۆ ئێوە کاندیدی پارتی دیموکراتی کوردستانن لە پارێزگای هەولێر و لە هێشتا نەبووە بە ڕابردوو بەڵام لە خولی لە پێشووی با بڵێن ڕابردووی پەرلەمانی عێراق کە ئێستا وردە وردەوترێ بەهۆی بانگەشێڵ بژاردنەوە کار ناکەن سەرقاڵی بانگەشن لەوێ پەرلەمانتار بوون یەکەم پرسیاری من ئەوەیە بە پشتبەستن بە ئەزمموی خۆت لەو 4 ساڵەی لە عێراق بووی و ئاگاداری بەڵێنەکان بووی و ئاگاداری واقعی کارکردن بووی لە ناو ژینگە و پەرلەمانی عێراق ئەوانەی ئەم کاندیدە بەڕێزانە باسییان کرد چەند واقعین و چەندی جێبەجێ ئەکرێ بناوی خودێ مەزنە دلڤان سپاس کاکە دەربوو بەرنامە و خراطنامەوانت بەرز بکەم و بینەرین کەیبیست شار شێم بێژم لە ساڵ 1920 کە دەوڵەتە عێراقی هاتەدا مەزراودن حتانوکە باشترین دستور ئەف دستورەیە البەرچە چونکە ئەف دستورە بشکا بتر کورد و شیعە اتفاق سەر کرد سنە بەشدار نەبوو و هەر تشتە دلێ کورداوە چەسپان تێدا یعنی شیعە ئەف تشتێک و بەرژەوەندیە ئایدۆلۆژیاوان وان بۆ خوددانا کورداش هەر تشتێک بەرژەوەندیە نەتەوەیە کورددانا بەر هەندێ ئەف دستورە ببوو چۆنا من بڤەیە ئەم دەست نەدەینێ وەکو خۆ بمینتەوە ئەوە خاڵەکە گرنگ دووم لە دستوری عێراقی ڕێدایە کوردستان جودا بیتەوە لە عێراقی بەرچە ئەم لە ساڵە 1924 وەختی و بوو دەوڵەتە عوسمانی نەما پارچە پارچە بوو گوتە کووردا وعددا بوو دەوڵەتێکی بدەنێ لێ گوتە کووردە هەڵبژێرن یان تورکیان عێراق وەکی عەرەب بژن ئەحلاهما مڕۆ هەڵبژێرە ما عێراق هەڵبژار ئەوەش پێویستی بدراستێکی مناکرە کە بوو چما عێراق هەڵبژار هەندێک ئەبعادی دینیە تێدا نوکە دەلیڤێنیاز بەحەز کرد بڵێ کەواتە ئەمە چێت عێراقیدا نەک بڕەزامەندیا خۆ ئەمە چێت عێراقیدا بتەعدایی وقتی ئەم چینە دەر العێراقی نابیتە انفصال بیتە استقلال زمانە عەربی جودابوونەکە ما بەینە انفصال و استقلال ئەم نە انفصالینە ئەم استقلالینە وقتی ما ريفراندوم انجام دا ما ريفراندوم انجام دا العراق جدا بينا ما ريفراندوم انجام دا حتى مسرخبو بين زمان عربي فرقه اشاره ضابط بسبور زمان عربي زمان استقلال كواتا امش كخاتونيش باسي کرد خوي اوتوماتيكيا لناو دستور بوني هي تماشا كايدگار ديباجه دستوره دكتور ريبين دكتوراه الدستوره بسياره ايه ديباجه جزء اكل دستوره عنا ببوشنا من ديباجة روحها دستورية للديباجة هاتية إن الالتزام بهذا الدستور يحفظ للعراق اتحاده الحر حر يعني شو؟ يعني أجر تبابن بدستوره عراق دهتا باراستن يعني يك بارشة دين انت لي وقتي كنت ملتزم نبوي دستوره هنجينة آزادي در بتشلوي عراق والله مو دستوره للرابردو يكي نزيكي جدا العراق حسابي بوكرا عراق أو اتحاد حرة يشي بيكرا عراق شو تماشا دستورت كت هر تشتب دل عراقي بيت دي جبجي كت تشتغل برجان ديانا بيت اندي فراموش كت من نمونك زقا هم بينر دزانا مادة صدو تشل للصالة 2005 مادة كي دستور نينا كاكيات قال الدستور كي دائم مادة مؤقتة دبي نينا خوي مادة مؤقتة دبو اوي بيت دري دبيت بوش 2005 دستور نيس 2007 سقف زمني لكركوك حسابتها كرن تسجيل ناخبين وحتى اخره نهاتا كرن لجنك بيك انا سرويك لجنه يعني استقاله خود قلت حكمه نالت اسكار بكم ايكش برلمانتارن شيعه اللي هاو بيمانش من شيعه قلت
از شانازیت کم هتانو کم نهلایا ماده 140 بيت جبهه كرن اي باشا هەندێکیان ئەڵێن مادەیەکی مەیتە مردووە. يعني كواتا اگر تو نهلی ماده کی دستوری بيت جبهه كرن او تاوانه زۆر بە کورتی دکتۆر عرەفات زۆربەی کاندیدەکان باسی دەستورەکەن پەنابردن بۆ دەستورێک کە لە عێراق حسابی بۆ ناکرێت کاری پێ ناکرێت لاوازی کورد نییە ئەوە نییە کە کوردیی بەدەستەوە نەماوە بۆی هەر باسی دەستورەکە كاك يادقال ما ريفراندوم انجام دا چونك الدستور نهات جبهه كرن تازه مادام عراق بجيت ورندا بيكو كار بالدستور بكين اسوي باوري ما ام كرد اگر امشي فوكس كينه سد دستور البرجان دي ما كرد دايا بل عندي هر كانديدا كاس حزكم وقتكو ام بتشينا بغدا هول بدين ام ما في خلك كردستان كار لسر بكن الدستور العراقي يعني يهات بس كي شقوه الدستور نهات جبهه كرن نزيكي بنجاما دي دستوري يهات خرق كرن برجان دي واش کۆمنتی تۆچی تعلیقێک تەوێ قسەیەک بکەیت؟ کاک دکتۆری ئەمن وەک تازە پێشتر ئاماژەم پێ کرد دەستور وەکو خۆی جێبەجێ نەکرایە یعنی هەر قسەکەی جەناویانە بەڵام ئەمە دەرین نە ئەمە ئەوەندە لاوازین نە بەغداش ئەوەندە بەقووەتە کە نەهێڵ ببینە دەوڵەت چۆن بەڵام ئەوە چی دەوێت بەغدانی ئەوەی خاکی تۆی لێ وەرگرتەوە توانیت چی بکەیت ئەوە شتێک بوو ڕۆی بەڵام داهاتوو لە دەستمەیە ئێستش ئەوەی ڕۆی ئەمە ناتوانین تازە بیگەڕێنینەوە بەڵام تەوا واز لە کەرکووک و مەبەستم ڕووداوەکەیە بەڵێ. ڕووداوەکە تازە ناگەڕێتەوە مەبەستمەوەنی کە کەرکووک ڕۆی ناگەڕێتەوە ئەمە دەرین بە دەوڵەت بوون پێویستی بەوە هەیە کە ئەمە لە خۆمان وەکو کورد دارایەکی بەهێزمان هەبی ئەو سەرچاوە داراییە وامان لێ دەکە ئەمە بتوانین ڕوبەڕووی هەموو تەحەدایەک ببینەوە کە بتوانین ئەو دەوڵەتەمان هەبی و داراییشمان هەیە بەڵام داراییەکەمان بەداخەوە وەکو خۆی وەبەر ناهێنرێ یان وەکو خۆی بەکار ناهێنرێ ئەوە مەبەستیمەیە باشە لە بەرنامەی کاری خۆتە چیت کردووە بە ئەولەویەتی کاری خۆت لە پەرلەمان من وەکو پەروەردەکارێک پەروەردەم کردێ بە ئەولەویەتی کاری خۆم ئەوان هەر گۆڕانکاریەک یا هەر چاکسازیەک بەڕێما ئەگەر بکرێ لە پەروەردەوە دەست پێ دەکا لە پەروەردەش لە چێوە دەست پێ دەکا لە منداڵەوە دەست پێ دەکاتن ناکەی شەڕی ناو پەرلەمان شەڕی باسی پەروەردە نییە هەتا ئێستا شەڕی دەستور و یاساکردنی قسەکەت زۆر پرسی یاسایی و پرسی سیاسیە بەڵێ ئاخە ئەو پرسە سیاسی و ئەو ناکۆچی و ئەو گرژیانە هەموو لەسەر لە دەرەنجامی چ دروست بووە لە دەرەنجامی ئەوەی دروست بووە کە ناهۆشیاری هەیە لە ناو تاچی لە ناو خەڵکی عراق بەگشتی و کوردیش دکتۆر ینی هەست ناکەی باسی خەونێک ئەەکەی باسی شتێکی مەحاڵەکە یعنی لە پەرلەمانی عێراقا کار بۆ وەکراوە دکتۆر زانیاری زیاترەیە کە کچ بە 9 ساڵی بەشوو بدرێت با من یەکشتی بە برای خۆم بڵێم کاکە ئەمە کە دەچینە پەرلەمانی عراق یان لە پەرلەمانی کوردستان گروپ ئیش دەکەیت هەر کەسە و لە بوارێک گروپ بوون دەبی ببتە گروپ ئەخەت چۆن ئەکرێت یعنی تۆ چۆن ئەمە ئەەکەی بە واقع بزانە ئێستا کاکە بەڕێی خۆمان ئەمە کورد دەبی هەر هەمومان دەست لە ناو دەست بینە ئەگەر ڕامان جیاوازە ئەگەر حزبمان جیاوازە ئەگەر بۆچونمان جیاوازە هەر هەمومان پێویستمان بەوەی هەیە ئەگەر لەو فترەی ئەخیری تەبەشاتان کردبی عەرەبەکان دەڵێ لۆ ئەوەی کەرکووک بە عەرەب بکرێ پێویستە هەموو تاکەچی عەرەب بەشداری هەڵبژاردن بکە ئەگەر اختلافت لەگەر ئەو لایەنە هەیە بڕۆ ڕەنگ دەنگ بدە لایەنەکەی دی سپاس دەکەم دکتۆر ڕێی تۆ لەسەر قسەکانی كاك يادقار كتلة تيار الحكمة دا خاص المنكر فراكسونا بارتي وهم كردستانيا كقانون الجعفري ام تثبيت بكين كيشك نهصالي دنشي كزور جرى بيجي هنك سنجي مثلا عايشه نهصالي داشي كهيش اساسك بنيام زان 19 صالي داشي بله خالق دي جرينجا براسي ما بيوسيا پروردجه كاي كادقار ما بيوسيا بهاي كس دكتور کەس لاری لەوە نییە کە پەروەردە چەند گرنگە بەڵام گەر باسی واقعی ناو پەرلەمانی عێراق بکەی کەس ئەچێ بەلای باسی پەروەردەیە نه زانت چیە وەختی کو تەماشا کاندیداتە هەلبژێرە پێویستە هەموو بوارێک تێدا هەبێت خۆ ناچی بە هەموو یاسایی بڵێ نیکە ئەو بەڕێزە دکتۆرەت گەلمەدە دکتۆرە سۆزان کە پەروەردەیە ئەم دڵخۆشین چونکە سبەی دێهاری کاری مەبێتن بوارێ مە لژنە پەروەردەیە هەی بس از بهم هندك تعليق اگر مجال فرمو تبع سمه ترسيا كر كاك يادقر مصدرين مترسي لسر بروسا سياسي بشتي هالبجارني زوريني سياسيه بارز مالكي بروجي كي بيشكر زوريني سياسي تيار الحكمه بروجي كي بيشكر زوريني اجتماعي اياد علاوي بروجي كي بيشكر توافق الديمقراطي ببوچنا ما ام كرد شبكين باشا تازه كاك ئەوە گرنگە منەوە پرسیارم لە کاندیدەکانی دیکە کورد دەبێت چی بکات کاک بەشدار بەحسێ حەج شعبی و تورکیا کرد
ام دشي هم هيزكن العراقي ضبط بس كرم كزحمن نبيت اگر تبواري ايديولوجي تماشا بكي وجود حج شعبي ما ترسي دارتنا يعني وجود تركي از دجي هر دو كاما عزيز دجي هر دو كياني كحضور يعني هر دو ام نبي هيش هيزك العراقي ضبط بس وقت تبراور ما بين حج الشعبي بونا تركيا دقه حج الشعبي هيزك ايديولوجيا يا كاردك اللي سر فكره هزر او ركا كركيك وتوسخرماتو حج هاتته دا او نك هاتته وكو هيز يا هاتته وكو ايديولوجيا لسر جنجه مشهور بك حتى وكو خلق ولا بكتن هستن اجتماعي لواز بكتن كاكي اگر وقت تو تماشات كي ما نزيكي چند كردت هل بغداد اف كرده ام كار لسر دكن هستن اجتماعي نكون برز بكنا كسي مذهبي همو جاره هستي ايديولوجي برسترا لە هەستێ نیشتمان ئەوش مەترسیە ئەڵێت چۆن نەبێ بڵێ مەترسی هەشت کەمترە لە مەترسی تورکیا ئەوڵێت دکتۆر من دژی هەردوو لایەنم کە حزوریان وجودیانەیە بەڵام مەترسی هەشت زۆر زیاترە چکە هێزێکی ئایدۆلۆژی و مەزهبیە و کار لەسەر ئەو پرساناکە کاکە تورکیاوە خۆتان ئاگادارن ئێستا یەک لە دەوڵەتە هەر عوزمایەکان و دەوڵەتێکی منەظەم و دەوڵەتێکی لە حلفی ناتۆ چ قواتێکی هەیە حەجی شعبی هێزێکی شەپرزەی خۆتان بەچای خۆتان دیتان لە منطقەی سەحێلە لە منطقەی پردێ پێشمەرگی چ زەبرێکی کوژندەی لە حەجی شعبیدا ئەو خەتەرێک کە تورکێتی لەسەرمە ئەم پێچوانەی دکتۆر عرفات بیر دەکەمەوە نەخێر حەجی شعبی ئەوەندە خەتەری نییە ئەویش خەتەرە بەڵام خەتەرەکان نسبەیە ئەوەی کە تورک خەتەری هەیە ئەوەندە حەجی شعبی خەتەری نییە چونکە ئەوان ئەسڵەن عێراق دەوڵەتێکی شەپرزەیە بەنسبەت هاوڵاتیەکی هەولێریەوە حەشت یعنی وەکو هاوڵاتیەک وەکو ئینسانێک يعني ئەوێت تۆ بچی ئیش لەسەر ئەوە بکەیت تورکیا حەشتی شعبی دەرکەی یان ئیش لەسەر پرسی دیکە بکەیت هەردوو چێر خەتەرە ئەمە دەبێت ئیش لەسەر هەردوو پرسی بکەین دەوەی لەگە هاوڕامە لەگەڵ دکتۆر عرفاتی هەم حەجی شعبیش و هەم کاکە تووشی وا دەگەیشتە سیدەکان عایدی محافظەی هەولێرەیە ئەویش لەگە هەردوو ئەمن ڕێیم وایە دەبی ئیش لەسەر هەردوو مەسەلەکان بکرێ وەکو یەک زیاتر لەسەر ئەوەی تورک بەڵێ زۆر بە کورتی دکتۆر کاکە دیار وەختێک و یاسای حەجی شعبی هاتە پەرلەمانە مەجاڵەیان نە دليل بيجم فرموا وقتی یاسای حەجی شعبی هاتە پەرلەمانە يعني براستي اسئك شوان بو مقود دشمت برلمان دانشم درناشم بو اوي من ببينن كعرفت دشي ياسا حج الشعبيه چونك الظانم اكو كسي كبسبور چەند کورد دەنگی پێدا دکتۆر والله اصلا زانياري يعني بشكابت الدنگ ندا بو حج الشعبي بس اسشد بيجم وقتی ياسا الحج الشعبي هات برلمان وبسن بوي زور برلمانتار الشعب وقلت اگر پسن كان يعني دبي بتعداي پسن بكن او كرداني بەشدار بوون لە دەنگدان بە یاسایی و بە شەرعیکردنی حەشدی شعبی بەشدارن لە تاوانەکانی ئەوەی حەشدی شعبی لە کەرکووک و بەرامبەر پێشمەرگە و لە خوڕماتی و لە خانەخین کردوێتی نابژن بەشدارن چکەوان ئەو بوعدە نەبوو کە ئایا حەجی شعبی چ مەترسیە لە بوو دوا ڕۆژ احتمالە ئەف نابێ خەڵکی پەرلەمانتار و سیاسی دوور بخوێنێتەوە ئەسوێ بۆوارێمە چونکە من شەردێکی زەحمان نەبێت کار لەسەر بکەن ئەو پەسەن حتى آخر تصريحات چ بوو کاگەردیار من گوت اختی حەجی شعبی پەسەن من گوت انتهت الدولة المدنية دولة مدنية كوتايها دكتور ريبين أو تريد لا خولي داهات ولا كابيني داهات ولا برلماني داهات عراق كرد ناتوانيت لدى صلاة بيت وأجر أوبوزيسيونيش بيت كاريجري نابت كواتا كرد شي بكات كرد العراق ببي أو دستورة ما في زورة منو كدكتور عرفات هردوك ما باس ما كرد كأو باشترين دستورة بو كرد بله إما كوكو أجر وكو تيمي شي بهيز كرد كبتشتا بغداد أكيد أو تيما زماري كم تردبي لوي بيشو أجر بيشو 64 65 عندهم برلمان بو أو جاره هر 61 62 يعني سيسار رانج دو سي وكبيتوا هم لعددي عندهم برلمان كم بينوا هم ما فكانش ما زياتر دستي بس دجيري ولما ورقنوا كواتا او ستافر دبي بس ستافر شي زور بقوه بنيرين وامن هدك بوتشونم هي نظام كدكتور عرفات تأيدم دكايا نام امن يقلب بيا مكانم اويكا جقل بيا مكان من اوكا بحكمي ازمنا كانم وبحكمي اوي هم ماستر كم لسما فكاني قال لي كل دستوري 2005 هم دكتوراه كم لسرنا وسچيش لسركاينا ودولتاني فيدرالي بعراقي شوا بيامي من اوي بسم لوي داكوشي لما في دستوري كاني قال لي كردستان شي الاولويتي كارتا بيت بله بلام
پەیامی دووەم ئەوەیە ئەز دەکەم بە خەلکی ڕابگەێنم بە سەرکرداتی سیاسی کوردی ڕابگەێنم ڕاستە هیچ حکوومەتێکی عێراقی بەوەی ئێستاشەوە قەت ڕێزیان لە دەستور نەگرتیە تاریخی حکوومەتە یەک لە دوایەکانی عێراق ئەوەیە کە قەت ڕێز لە دەستور ناگن ئەو دەستورەی کە بە خۆشیان داین ئەو دەستورێک کە بە دێموکراتیش دانرا طبعا ماعەدا ئەو دەستورە و ئەوەی قانونی ئیدارە باقیەکەی تر هیچی بە دێموکراتی دانەدرا ئەوە بە دێموکراتیش دانرایە شیعە هەرچی ویستیتی بردیتێ ناو دەستور سونە غائب بووە کورد بەشی زۆری مافەکانی بردە ناو دەستور بەو نەوعش زۆر بە کورتی لە خولیدا تو کورد دەتوانێت داوای مافەکانی خۆی بکات و بەڵێ بچێتە بواری جێبەجێ بەڵێ ئێمە مەسەستە مادەی 140 قانونە لە دەستمان نەچووە بە عسکەری دەست دەکەم دکتۆر دیارە ئێمە لە بەرنامەی باسی هەڵبژاردن ڕای کۆمەڵێک هاوڵاتی هەرێمی کوردستانمان وەرگرتووە لەسەر عێراقی دوای هەڵبژاردن لەگەڵ ئێوەیە بینەریەبی خەڵکی کوردستان خۆتان ئەڵەبژێرن ئەم بە کاندیدی میلەتەکەتان بەسە خیانەت بەسە گیرفان پڕکردن بەستە بێویژدانی بەرامبەر بە خەڵکەکەی خۆتان لە ساڵێکە دوو جار دەستمان بۆ هەڵەبرن دوو جارەکەش دەور نابینێ کانگاو بنێن خزمەت بکەن تێکۆشن تێ بیرتان لە لای 182,000 ئەنفال بێ بیرتان لە لای 5,000 کیمیابارانی هەڵەبجە بێ بیرتان لای قەڵات زێبێ لە 74 چۆن بە نەپاڵ بێران کرا بیرتان لای سەی سادەقە چۆن لەگە زەوی ئاسەخت کرا بیرتان لە دەشتی گەرمیان بێ چۆن بوو بە سەحرا لەبەر خاتری خوای گەورە خۆتان هەڵ ئەبژێرن ئەنم ئەبن بە نوێنەری ئەم کووردە ناڵم 100% ڕاستگۆ بن ئەوە هەر دەرناچن ئەوە هەر نابێم ئەوە خەوێکەوە ئەبێ بیبینین پیانۆ بەس با نیوەی قسەکانیان دڵسۆزانە بێ نیوەی بۆ مەسلحەتی شخصی خۆیان نیوەشی بۆ ئەم میلەتە ڕەش و ڕوتە از بارناکم یعنی حکمت عراق دوی حکمت دهاتیشی دا بشتن کارت باش گل حکمت اقلیمی بکتن چونکی هر حکمت چویی بید سردم نور المالکی دا بود جماعت برن و سردم عبادی دا رئیس وزراء ها گورین عبادی ها سر حکمی مدید دباب امبرا سیرش کرد سر کردستان بقدر شنا بیا چوبای کبرونی صحکت ما هر عقلیت و عقلیت دکتاتور بیا ان شاء الله پارلمانتاری ما في خليج بشين وكو اجرتي بمشنا بغداد دستك اجرتي قوتك وباش بشنا بغداد بشين دفاع الموفد ملتي كرد بكن هو تاكو او ساتيا عقلتي سياسي العراق همان عقلتي كونه تنها دمو چاوكان گۆڕراون بەڵام ئەگەر بێت و لە ئایندەدا دوای هەڵبژاردنەکان لایەنە کوردیەکان بەیەکریزی بەیەک دەنگی بچن بەرەو بەغدا دەتوانن تا ڕادەیەک مافە دەستوریەکانی گەلی کورد لە بەغدا دابین بکەن بەڵام بەدەر لە یەک ریزی بەداخەوە هیچ ناکرێت بە تایبەتی لەو حاڵەتەی ئێستاماندا هەردەم بەغدۆ سەردەری دیگەل کوردۆ کردە هەردەمی کورد هێز بینە قوت کەفتینە بەغدۆ دەستی خۆ یەکیرە دەستی کورداندا هەردەمی کورد گەلی کورد لۆوەز بیا بەغدۆ زڵم و زوردۆریۆ لێکری ڕاستی هەموو ئەو حکومەتانەی کە لە بەغان بوون یعنی حکومەتە عەرەبانە هیچ پەیوەندێکی برایەتیان نەبووە لەگەڵ کووردا چونکە کورد هەمیشە بزافێ وەکە دژایەتیان کرد و دوژمنایەتیان کرد بەڵام لامان کاتا کوردیش خۆی بە جۆرە دەتوانێت یەکگرتووی بکات و لەوێت داکۆکی لە هەر شتێ بکات کە خۆی بێ الكابينة شويدا حكومة العراق تشا جرينجي هند كردستاني ندايا وموافد كرداجي تش جرينجي بنا دايا كوجي بجيب كان بديتنا من از بيجم كابينة نوكش تذكرن هر ديوكي شوي بيتو ورنج خرابتر جي بيتو والله ببراو بوتشوني من هيت اشتياق نابينم سبارت ببغداد بو كرد اگر هبوايا بالبشتي هبوايا بو كرد روجمان بامرونه اگشت بداخەوە من هیچ شتێکی لێ نابینم بەداخەوە بەڵێ بینەرانی باسی هەڵبژاردن دووبارە سڵاوتان لێبێت ئەوەی بینیتان ڕای کۆمەڵێک هاوڵاتی هەرێمی کوردستان بوو لەسەر چوونی پارلەمانتارە یاخود ئەم کاندیدانەی کە داهاتووە بن بە پەرلەمانتار بەرەو بەغدا و ڕایان لەسەر کۆی پرسەکان دکتۆرە بە لە جەنابتەوە ڕای هەر چوارتان یەکی یەک خولەکتانەی ڕای خۆتان لەسەر ڤیدیۆکە بڵێن یعنی
مامە حاجیەک پیاوێکی بە تەمەنەڵێ بەسە خیانەت بەسە گیرفان پڕکردن بەسە بێویژدانی هیچ نەبێت نیوەی بۆ مەسلحەتی خۆتان بکەن نیوەی بۆ ئێمە بکەن گەورەترین مەترسی گەورەترین خەمی وڵاتیان یاریێمی کوردستان سەبارەت بە کاندیدەکان ئەوەیە ئەڵێ ئەچنە بەغدا پێشتر سەردانی ماڵەوەکەن دوای جوابی تەلەفۆنیشمان نادەنەوە تۆ چێڵی ڕەنگە پێشتر ئەوشتە ڕووی یان لە هەرلایەنە چی ئەوشتە ڕووی دابی بەڵام من دڵنیان دەکەمەوە لێرە نارێم ئەگەر ئەمن دەرچوم ئەمن سەبارەت بە هاودیدانی خۆم قسان دەکەم طبعاً ڕێزم لۆ ئەوانیش لەو بڕواایە مە هەر ئەوانش بە هەمان شێوە دەبن 4 ساڵی ڕابردوو لە 4 ساڵی ڕابردووش کاتێک بانگەشاکرا ئەیانوت ئێمە وەکوانەی پێشوو نابین ئێمە زۆر جیاوازە بین ئێمە دەڵێن کردار شەرتە کردارەکانمان ببینن هیچ کەنارێ ئەخر ئەگەر دەنگی بە تۆدا و لەوێ کە تۆ نادەیبینی لەبەر ئەوەی هەر دەستی بە تۆ ناگات تەمەشاکەیە هەر زەمان چییە زمانێک بە دەنگزەرت بدە بڵێ ئەمە زەمان بەڵێ زەمانەکە ڕابردوویمەیە ڕابردوویمە کردار بووە ئەوەی کە سوزان سۆفی دەناسیتن دەزانی چی کردیا ڕابردووی من دیارە کە ڕابردووم پاکە کە ڕابردووم کردار بووە قسە نەبووە ئەوانەی پێشووتر چونەتە پەرلەمان ڕابردوویان پاک نەبوو ناخێرمە بەستم نییە من کە تو لەسەر من قسە دەکەم من لەسەر خۆم قسان دەکەم یان لەسەر هاودیدانی خۆم قسان دەکەم من تەشیر ئێوە بۆ نمونە لە هەسارە و لە کەوکەبێکی ترەوە نهاتون بۆ کوردستان واقع یاریێمی کوردستان بوون کاک دکتۆر لەناو واقعیەتی و سیاستکردن و حکومڕانی هەرێم و بەغداش زۆر هەمیشە وا ئەڵێن بەڵام دیدی هاوپەیمانی لۆ دروست بووە هاوپەیمانی خوێندنەوەیەکی نوێیە لە واقعی ئێستای کوردستان لۆ پێداویستی ئێستای کوردستان دروست بووە هاوپەیمانی پێویستی لۆ ئەوەی دروست بووە کە بیر و ڕاد جیاوازەکان کۆکەینەوە چەترێک بێ لۆکەوکردنەوەی بیر و ڕاد جیاوازەکان کار بکەین بە هەمومان بیر و ڕاد جیاوازەکانیان کۆنە کردوتەوە پێم وانە سپاس دکتۆر عەرەفات دەڵێ لایەنەکانی تر بیر و ڕاد جیاوازەکانیان کۆنە کردوتەوە ئێمە تەواو جیاوازە بین لەوانەی چونە پێشووتر چوون والله کاکیادگار حتى نهي بغداد باش جزانه افتشت پیش هەڵبژار نێگوت تو نەشێ لێرە جێبەجێ بکەی البەرچە چونکە بەغدا واقعەکە دیکە ینی لێرێ تشتێکی گەشتە و تێ نەگەشتون لە واقعەکەی بەغدا بەخی ئەشێمەتە ینی هێشتا نزانە کە بەغدا چاوایە تو بێ بەغدا هەستێ نیشتیمانی ئۆتۆماتیکیان چێت بیتن یعنی زۆر جارە هەیە ئەم هەر 5 فراکسیۆن لەسەر بابەتێکی یەک هەلوێستمە هەبووە جار هەبووە بزوتنەوەی گۆڕان بۆ نمونە ینی هەلوێستێکی نیشتیمانی هەبووە جارە کۆمەڵ هەیە جارێک یان هەد مەسەلە نیشتیمانی مەسەلە استراتیژی ڕاستی هەلوێستەمە گەلێکی جوان بوو بەغدا ینی لەوێ کاتێ باس هاتۆتە سەر بەرژەوەندیە باڵاکانی هاوڵاتیان یاریێمی کوردستان هەموو یەک بوون لەوێ یعنی بزانیت چییە چونکە تی تەماشات کە شیعە سونە هەمێ دژاتێتت کرد بەر هەندێک تازە هەر تشتونی کە بژە شەرت مەرجنی هەتا نەشە بەغدا واقعەکیت کە بینە سەبارەت دەگوتم کۆمنتێک سەرافنت کۆمنتێک ینی ئەمە شەشەم شەوە چاو پێکەوتن لێ دوان یێرا وڵاتێک وەرەگرن ئەڵێ بۆ خاتری خوا یەکریز و یەکگرتو بنکاتچنە بەغا باوەڕ بکە کاکیادگارنکە مە بەرنامەی پارتی دیموکراتی کوردستان کە 14 خاڵە پێکتێتن خاڵە هەرە گرنگ ئەوەیە زۆر جاش ئەف ساڵێ چوویمە بەحەس کردە دوو خاڵ گرنگ مومە هێویدارم کێشێن هەرێما کوردستانە نەئینە بەغدا پێ دڵخۆش نییە بەغدا حەز کە هێشتا ئاڵۆزتر بیتن دو ئەم هەوڵ بدەن لەسەر بابەتین استراتیژی نەتەوەی یەک هەلوێز بین بلامە بووچوونە جدا هەبن یاسایەک دێت ئەوەندە گرنگە بلامە بووچوونە جدا هەبن خاڵەکەت یەک سەر ئەخفنێت هەوڵەتی بڕاستی یعنی وەختێ من ژمارە کۆڕک هەبووە هەتانێک هەر ئەو ژمارەیە و هەر کەسێکی تەلەفۆنام کرد من جوابەدایەوە خەڵک شاهدە بەرە چەندێ دوام چ بەڵێ نادانە خەڵکی خۆ ئەس نەوەزیرم بچم زانکۆدا مەرزێنم یان گوندێکی ئاوادان کەمە کارێ من بەڵام ڕای خۆت تۆ لەوێ بووی ینی ئەوترێت لە کۆی 63-65 پەرلەمانتارەکەی کورد 45 قسەی نەکردووە لە ماوەیە و 4 ساڵەیە وایە؟ والله کاگیادگەر احتمالە زۆرە فێوان ینی ئەسڵان سەبەب چییە؟ بەس هەر کەسێک لە بەحسی خۆستێت ینی ینی دکتۆر دیارە نەیویست بەڕاستە و خۆ قسەیان لەسەر بکە بەڵام من زانیاریم لایە و سجلی غیاباتەکەشم لایە تیایاندایە بانەیڵێم چکە خۆی ئەناسێتەوە هیچی حرفێکی نەوتووە یعنی 4 ساڵە دەنگت پێدراوە مانگی کۆمەڵێک پارە وەرئەگری باشە لەسەر حسابی ئەوانەی متمانەیان بە تۆ بوو تۆ لە خۆت ڕانەگری یعنی لە ڤیددیۆکانی ئەوەی بڵاویەکەنەوە لە فەیسبوک وازە هەموو داخەڵیان هەبوویان تۆ چیڵی؟ بەڵێ من جاری پێشوو بەس نەقدی حکوومەتم کرد کە ڕێز لە دەستور ناگری بەڵام ئێمە ئێستا دێمە سەر خۆمان بڵێ ڕەنگە دکتۆر عەرەفات نەیویست بە تەحدید باز بکە ئێمە لەو 64 ئەندام پەرلەمانەی 4 ساڵی ڕابردوو هەمان بوو نۆی زۆر باشە بووە
نۆدانە باسی ناکەم ناوەکان ناڵە بەڵام نۆدانەی باش بووە ئەوە لەلایەکی تر حەز دەکەم بزانی تا حکوومەتی هەرێمی کوردستان لێرە خۆی بە قووەت نەکان نەبیتە موئەسسەسات پەرلەمان نەبتە پەرلەمانتار حکوومەتاتی خۆی نەکا قەزاوەتی خۆی نەکا ئەو تیمەی لە بەغدایە هەموو گۆڕانکارێکی پێناکری دەبی بەیەکەوە تەواوکەری یەکتر بن ئەلێرە خەلەلمان هەیە لێرە شەمانە لەوێش هەمانە بەڵێ ڕای هاوڵاتیان لەسەرەوەی ترسی ئەوەیان هەیە یاخود ئەو یەکێکیان وتی من نەر هیچ هیوام نییە چنە بەغدا ناچنە بەغدا من هیوام پێیان نییە مەسەلە ئێستا بەبی ئەم بێهیوایی دروستبوون ئەم خەیبەت ئەمە لە بەرامبەر بە کاندید و پەرلەمانتار چییە؟ خراپی ئەدای زۆرینەی ناڵێم هەموو وەکو خۆت ئاماژەت لە 64 نۆدانیان یعنی 55 ئەدایان یان نەبوو یا خراپ بووە بەڵێ خۆی لێرە دەگەڕێتەوە سەر وەسعی خراپی هەرێمی کوردستان و سەرکرداتی سیاسی کورد و حکوومەتی هەرێمی کوردستان باش تا ئێستا لە ئەندام پەرلەمانێکیان نەپێچاوەتەوە بۆ ئەداد باش نەبووە بۆ دەوامن نەکردووە بۆ دەچی غیابات لێ بۆستە وانە ئەوە ئەرشی سەرشانی حکوومەتی هەرێمی کوردستانە ئەی حزبەکان حزب نابێ بزانێت چی ناردۆتە پەرلەمان نابێ مانگانە پێی بڵێ کاکە 6 مانگ جارێ پێی بڵێ بێ زەحمەت ئینتاج و بەرهەمی خۆت لەم 6 مانگە بۆم بێنەوە تەوسیقی بکە پێویستکە شایەتشی لەسەر بگرێت بۆی دڵنیابێت وایە ئەو حکوومەتی حزبەکانە حکوومەتی حزبەکانە فعلەن حزب کەسی شایستە بۆ شوێنی شایستە نانێری زۆر سپاس بە کاندید و پەرلەمانتاریشەوە بەڵێ سپاس مامۆستا بەشدار دووبارە یەکەمەوە خەڵک متمانەی بە کاندید نەماوە وایە سەبەب چییە؟ ئەگەر خەڵک حەقی بەڕاستی هەرچی خەڵک بڵێ هەمووی حەقە ئەمە هەرچی دەچینە هەر جێگایە هەرچی دەڵێ قسە قیمەتی نمایە لەبەر ئەوەی هەندیان بێ متمانەی دیتە نەوەی زەنابەت گوتی پەرلەمانتار هەیە دەستە بەغدا ئەمن لەگەڵ ڕێزم هەموو پەرلەمانتارەکان طبعاً ئەو شتەشتە ڕێژەیە پەیوەندی بە تەبع و یعنی تصرفات ڕشتی پەرلەمانتارەکە هەیە مەسەلەی تەلەفۆن جواب دەدەیان جواب نادا ئەو پەیوەندی بەخۆی هەیە ئەوە نییە من ئەوڕۆ دەستی خۆم دیت بابی خۆم ناناسم زۆریان هەیە جەنابیشتانەی ئەیان ناسن هەموو بەڕێزانیش ئەیان ناسن لە خۆیان گۆڕاون پێشتر ماڵ بە ماڵگەڕاون وتیان ئێمە وڵاتیەکی سادەن ئێستا لەبەر سیارەی درع و جامی ڕەش کەس چاویشی پیان ناکەوێت حەقیانە هەموو حەقی بڵێن حەقیانە هاوڵاتیان ئەم متمانەیە چۆن نەگەڕێتەوە چونکە دوجار پێویستە تاکی کورد دەنگدەری کورد بچێت بەرەو ڕووی دەنگدان بۆ ئەوەی کورد لەوە بچووکتر و لەوە لاوااستر نەبێت لە بەغدا وایە ئەیکەواتە ئەم متمانەیە چۆن نەگەڕێتەوە ئێوە چۆن نتوانن مۆدلێکی جیاواز نمونەیەکی جیاواز پێشکەشکەن والله جەخەوە ئەو دو ساڵی ڕابرد ڕەنگە جیاواز بیدە لەگەڵ ساڵانی پێشتر ئەو دو ساڵی خەڵک معاناتی خەڵکیمان دیت بە خۆمان کەس و کارمان هەر لە مەسەلەی موچە لە مەسائلی خەدەماتی عامە لە تەقدیمکردنی مثلا خەدەماتی گشتی بە عام دیتمان وەزعی کوردستان چەند خراپە دەبی ئەمە جارە بەڕاستی دەستە وەزعانە وەربگرین و بە تایبەتی لە مەسەلەی بودجەی عراقش کە ئەوە بوو تیان پەڕاند بەبێ کورد بەڵام ئەو کورد بە ئیزماعکە بوو لە مۆزوعی هەموو کورد بایکۆتی ئەو دانیشتنیان کرد ئەمە نقطەشکی دیکە لەسەر مەسەلەی کەمکردنی عدەدی کورسی حەزم لێ ئەگەر تەوزیحش بدەم کە دکتۆر باسی کرد ئەم نیش فعلا تەوقع دەکەم و زۆربەی چاودێرانیش پێیان وایە عدەدی کورسی ئەو جارە لە کورد کەم بکە بە تایبەتی لەبەر دوای کارەساتی 16 ئۆکتۆبەر و ڕۆژانی دوایی و هەروها کارەساتە گەورەکەی شنگال کە لە منطقەی مووسڵ ئەم بەڵام لێرەدا ئەگەر چەند کورسێک کەم کەسی کورد کاریبوونی ئەوەی کە کاریگەر بێت لە عێراق و لە پرۆسی سیاسی عێراق و لە پەرلەمانی عێراق پەیوەستە بە ژمارەیەوە یان پەیوەستە بەخۆیەوە وەکو دەوێت لەسەر ژمارە قسام بکەم ژمارەکە گە 6 بیان هەفتابی لە کۆی 300 قسوور مەقعدی پەرلەمانی ئەو کاریگەری نابی بەڵام وە دەبینین تقریبا ئێستا عرفێک پێیا بۆ لە عێراق لە پەرلەمانی عێراق لە بری مؤسساتی عراقی سەرۆک کۆماردا ئەی وەکو عرف بوتەی کورد هی پەرلەمان مەسەن بوتەی سونە لێرە تەوافق دەور دەبین لە مۆزوعی ئیجماعی کوردی و یەکگرتووی کورد بەڕاستی ئەو مۆزوع هەر لە جەنابتەوە پرسیاری ئەم تەوەرەی کە ئێستا دەست پێ یەکەم لە جەنابتەوە با دەست پێ بکەم کورد چاوی لەسەر چ پۆستێک بێت لە عێراقی داهاتووی دوای هەڵبژاردن بەڕای مستەرۆکی پەرلەمان سوپاس دەکەم بۆچی ببوورە
لەبەر ئەوی سەرۆکی پەرلەمان دەستگای تەشریعیە سەرۆکی کۆمەرە و بینیمانێت دەستبەرداریە بێت ئەجا ئەوان ئەو ئاخی تەسریح دەرێن ئەمە سنە دەستبەرداری سەرۆکی پەرلەمان نابین ئەو ئاخی تەسریح سنەم جێرێ دکتۆر ڕێبین کورچاوی لەسەر چ پۆستێک بێت بە لە بەرچاوگرتنی ئەوەی ئەوترێت ئەو کاتەی جەنابی سەرۆک مام جەلال خوالی خۆش بێت سەرۆک کۆماری عێراق بوو ئەوەی بە پۆستەکەی بکرایە ئەیکردەوەی بە پۆستەکەی نەکرا بە قووەتی تاڵەبانی خۆی کرد ئەو فترەیە کە بڵین جەنابی دکتۆر فواد معسووم ڕۆیشتووە هەرچەندە ئێمە بە بەردەوامی باسمان لە کار و هەنگاوەکانی ئەو کردووە بەڵام ئەوترێت وەکو پێویست کاریگەری نەبووە فعلا پۆستی سەرۆک کۆمار تەشریفیە پرۆتۆکۆلیە ئەو مامجەلال بوو ئەو پۆستەی دەوڵەمەند کرد چکە خۆی مەرجع بوو هەمیان ئێتزامیان پێوە دەکرد هەر کەسێک کە بستە جێی مامجەلال ناتوانانی ئەو دەورە بجێڕی ئەوە یەک بۆی پەرلەمانم پێ باشە مەسەلەن نمونەیەکرد بدەمێ کاتی خۆی لەسەر گۆڕینی دێمۆگرافیای خاچی کوردستان مامجەلال مەشروعی قراری تەقدیم کرد سەرۆکی پەرلەمانی عێراق ئەو وەختە دکتۆر مەحموود مەشهەدانی بوو ئێستاش لێ نەگەڕا خوێندنەوەی بۆ بکرێ یعنی ڕێگر بوو لە جێبەجێکردنی ئەو مەشروعە کەواتە ئەگەر ئێمە مەسئولی پەرلەمان کورد بێ ئاگای لێ دەبێ ئەمە مافەکانمان لە کەواتەیە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان جەناب تەنوەکو کاندیدێکی یەکێتی دان بەوەدا ئەنێن کە لە دوای مام جەلال پۆستی سەرۆک کۆمار هیچ سوودێکی بۆ کورد نەبووە ئەمن وەکو یەکێتی قسە ناکەم مامۆستای زانکۆ بەڵێ پێدەگەی ڕاستە یەکێتیم باش ئاگام لە قراری یەکێتی نییە کام پۆست اختیارەکە باش بەڵام ئەوەی کە گوزەشت ئەوەی کە تێپەڕیوە لە عێراق پۆستی سەرۆک کۆمار لە دوای جەنابی مام جەلال توانیوێتی هیچ بۆ کورد بکە نەخێر کەواتە چاومان لەسەر چ پۆستێ بێت کەسی کە ناتوانێت نەکەر کورد هەر عەرەبێکیش ببێتە سەرۆک کۆماری عێراق بەقەد مام جەلالی پێ ناکرێت سپاس دەکەم دکتۆر عەرەفات ئێوە وەکو پارتی چاوتان لەسەر چ پۆستێک کاکێکە چاوی مەل هەندێک تەوافق سیاسی دروست بیتەوە سەرۆک کۆمار سەرۆکپەرە گرنگ نییە کورد بیتە سەرۆک پەرلەمان سبای دێ ئیمزا کۆمکەنەوە سەرۆک پەرلەمانە لادەن یعنی سەلیم جبوری زۆرینەی ناو پەرلەمان یعنی نیک من پۆست گرنگ نییە سەرۆک کۆمار سەرۆک وەزیر هەر گرنگ نیە نیک من گرنگ ئەوە تەوافق سیاسی دروست بیتەوە ئەگەر تەوافق سیاسی دروست نەبیتەوە زۆرینەی سیاسی هیچ قیمەتێکی ناداتە کووردا و مەترسیاکە مەزن سە پرۆسە سیاسی هەیە چونکە وەختی کام چیا بەغدا بیران تێتە وەختی و مام جەلال ڕەحمەت لێ بێت گەل جەناب سەرۆک بازانی قلت هنگ دشنا بغداد شو قلت بغداد بو اوي دولتك ديمقراطي متني دا مزرين يعني ما كردا تنازل دولتها اجتماعي كل برخاطره عفوا ما تنازل دولتك قومي كل بخاطر دولتك ديمقراطي قصد دولتك ديمقراطينيه برا دولتك ايديولوجي مذهبي شت ام مستعدين للجر آلاء دولتك ايديولوجي مذهبي بيجين لايك حج الشعبي لايك جبراسي يا سايد كو دشي توافق بين ديجي ديمقراطيه بين بروش ما قرينا شو بوست ما قرينا كار بكن سر دخاله خالك اويا ما فين دستوريا خلك كردستاني دكتور ابن ازقال تمام تشجرينيا هر بوستك مان هبيت من بوست جرينيا كرد بيت سرق برلمان صبي زوريني برلمانتر دي لا انا قرب دلوان بيت دبيت ام بزورنا سر خاله 2003 اتفاق كر بيقر هملانا مزور جرى القناه العربي من يقول يا شيعه مثلا نقول مسألة قولة شاعرية وكم علمته رمي السهام فلما استد ساعده رماني هنقول ما أخو قوات كير هنقول دستور مانيويسي هنقول خو خور كير هنقول زنجين كير هنقول بارنا بو هنقول شنابو وقتين قوات كهوت هنقول فرا مشكلة بروش هذا بأمكار بكن سر خاله خاله كي ما في الدستور هل يكون دوم يصير توافق سياسي نكبراسي وجوده كرده هيك كالكني البغداد زور سباس دكتور عرفات دكتورة سوزان إيه وكو هاو بيماني ديمقراطي ودات پروری پێتان وایە کورد ئەبێت چاوی لەسەر چ پۆستێک بێت ئێمە پێمان باشە سەرۆک کۆمار کورد بێ لەبەر پەیوەندیەکانی دەرەوە پەیوەندی دەرەوەمان پتەوتر دەبێت پێویستیشمان بەو پەیوەندی هەیە وەکو تیمی کوردستان 24 ڕۆشتمە عەمان لە دەریای مردوو بۆ ڕووماڵکردنی لووتکەی وڵاتانی عەرەب باشە لە بیرمان لە پێنجی سێ نامەیە کاتبوو بۆ جەنابی سەرۆک کۆمار دکتۆر فواد معسووم کە حزوری هەبێت چکە لە ڕووی پرۆتۆکۆڵی و لە ڕووی ئوسوڵیەوە ئەبێت سەرۆک کۆمار لە لووتکەی وڵاتانی عەرەبی حزوری هەبێت لە 15 مانگ عەبادی وتی پێویست ناکاتەوە بچی من خۆمەچ عەبادی ڕۆژ باشە کەواتە پەیوەندی دەرەوەی چی ئاخر وەکو تازە برایانە ئاماژەیان پێکرد سەرۆک کۆمار کێسێک بی ئەگەر نەگاتە مام جەلالی هاوشێوەی مام جەلال بتوانی خۆی بچەسپێنی وەکو خۆتان چاوتان لەسەر پۆستی سەرۆک کۆمارە بە نیاز ئەمە نارین چاومان ئەمە نارین
ئەس بێژم خوشکە سۆزان تاکیسە سەر و کومار کە تاتەکو بۆ بەرهەم ساڵح حاضر بکە بچێرە دیارە ئەمە مەبستمان ئەوە نیە هەرچی یەک دەبتە سەر و کۆمار بەس پێمان باشە کوردبی پێمان باشە کوردبی ئەوجا لە هەر لایەنەچی بیتن دکتۆر بەرهەمە یان هەر کەسێکی دیکە هەیە هەر بەڕێزێکی دیکە بەس کوردبی مەبەستمە بەر لەوەی کۆتاپەیامتان وەرگرم ئەگەر دەرفەت هەبوو لە سی چرکەیە پێم بڵێ تێڕوانینت بۆ چارەسەرکردنی کێشەی ناوچە کێشە لە سەرەکان و ئەو ئەوانەی پێیانە وترێت ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم چییە فەرموو طبعا ناوچە کێشە لە سەرەکان لە دەستور هەر وەکو بە ئاماژەی پێکرا هەیە دەکرێت ئەمە لە ڕێی دانوستان و گفتوگۆوە دیسانەوە سوودیە بێ بەڵێ پێم وایە لەبەرەوەی زمانی شەڕ هیچ سوودەکی نیە چەندین ساڵ ئەمە شەڕ تاقی ئەگەر دەکەین ئێمە زمانی شەڕ هەڵ نەبژێرین بەرامبەر زمانی شەڕ هەڵبژێرێت چی بەرامبەر زمانی شەڕی هەڵبژار ئێمەش ناچارین بیکەین ناچارین خۆ قابل لە ڕناوەستین دەستەوەستا نابین ئەو بمانکوژی ئاماژەت بە دوو پەیامدا یەکەم ئەوە بووتە دەستور جێبەجێ بکرێت مافی تەواوی کورد لەم دەستوری ئێستا سەرڕای تێبینیەکان هەیە پرسیارەکە دووبارە ئاکەمەوە کورد بە چ میکانیزمێک بە چ ئالیەتێک کێشەی ناوچە کوردستانەکانی دەرەوەی داری ئەم چارەسەرکەن کات گەریان پێشی هەڵبژاردننی ئەم نەشەم هاوپەیمانێکی دروستکەین پشتی هەڵبژارنە دەبێ هەوڵ بدەن هاوپەیمانێکی دروست بکەین هەتاکو ئەم کار بکەین جەلایەنە سنە و شیعە گەلک لەگەڵ کووردا بڕاستی پەیوەندیەکە باشە هەی تازە ئاخفتن تێنەکرێت بەر هەڵبژاردنەکو زۆر لاەن حەز دەکەن دەگەڵ کوردە بنەیەک هاوپەیمانەیەکی پشتی هەڵبژارنێت دروست بکەین هەتاکو دستوری جێبەجێ بکەین کە دستورمە جێبەجێکرد ما دەسەدوشدی شارەسەر بێت یەکسەر جێبەجێ بێت دکتۆر ڕێبین هەمان پرسیار بۆی کات لە بەرژەوەندیمان نییە تۆ چێڵی لەبارەیەوە مادەی 140 کورد چۆن ئەو کێشەیە چارەسەر کات بەڵێ ئێمە وەسیلەی دەستوریمان هەیە باشە وەسیلەی دەستوری ئیستفتایە ئەحسایە قەضایە ئەوانە وەسیلەی دەستورین بۆ چارەسەرکردنی منتیقەی متەنازع لە هەموو دنیا نمونەی زۆر هەیە تەجروبەی زۆر هەیە ڕاستە ئەوە لە دەوڵەتانی دموکراتی زیاتر وەسیلانە جێبەدەکە عێراق دەوڵەتێکی تائیفیە دەوڵەتێکی دموکراتی نییە ئاسان نییە نایکە تۆ ئاخر وەسیلە کە پەنای بۆ بێ قەزا و محکەمەیە سەکردایەتی کورد ئەندام پەرلەمانانی کورد لەوە مقەسر بوون کاتی خۆی زوو لە ساڵی 2010 لە محکەمەی ئیتحادی شکایەتیان نەکرد تۆ بچتاوێت لە محکەمەی فیدراالی شکایەتەکەی ئەوە یەک لە وەسیلەکانە لە زۆرش بەکاردێنم نەکە لە ئەوەی سپاس دەکەم مامۆستا بەشدار ئەمەوێت لە سێ چرکەیە تێڕوانینی خۆتم پێ بڵێ لەو بارەیەوە بەڕای من ئەمە ئەگە هەرێمێکی فیدرالین دەبێت ئیلتیزام بە قەواعید و قوانینەکانی ئەقلیمی فیدرالی بکەین ئەوە کە دیاریشە لە عێراق ئەگە عێراق عێراقێکی ئیتحادیە دەبی ئیرادات یەکبی دەبی لە مەسائلی گەماگ و مەسائلی نەفت و ئەوانە هەمووی لەگە عێراق ئەمە اتفاق بکەین ئەگەر سەر بەخۆشین و بە سەر بەخۆینە کە بە خۆتان دەزانن وەزەمانەوەی خراپتر دەبیش دیارە من گەشتمە خولەکی کۆتایی لەسەر محکەمەی اتحادی بێژن زۆر بە کورتی زۆر والله هەلێگەر فەرموو بڵێ یعنی مە بۆ چ نەچوینە محکەمە اتحادی چونکە مەسیقە بینە محکەمە اتحادی نهات هەڵبژاردن تعیینکردن دوام زۆر بریارە محکەمەی تای بەڕاستی بریارە سیاسی گەیشت تۆ چی دوت من یەک ملاحەزەم هەیە هەتا ئێستا زۆر بەخێرایی لۆ پەروەردە بە شۆڕش و سیاست حساب ناکرێت تەنها ململانێ و دەمەقاڵە دکتۆر ئێمە هەردێ بچنە محکەمەی اتحادی ئەگەر محکەمەی اتحادی حەقی مەینەدا دوای بچنە محکەمەی دەولی سپاس دەکەم بەڵێ بینەرانی عزیز لێرە باسی هەڵبژاردن کۆتایی هات من 4 میوانی عزیز و بەڕێزم هەبوو دکتۆرە سۆزان بەکر محەممەد کاندیدی هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەری لە پارێزگای هەولێر دکتۆر عەرەفات کەرەم مستەفا کاندیدی پارتی دیموکراتی کوردستان لە پارێزگای هەولێر دکتۆر ڕێبین محەممەد کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پارێزگای هەولێر مامۆستا بەشدار حەسەن ئیسماعیل کاندیدی بزوتنەوەی گۆڕان لە پارێزگای هەولێر سوپاس بۆ بەشداریتان بەڵێ بینەرانی عزیز ڕێزی یادگار فایق و شیوان شوانی پرۆدیوسەر و تەواوی هاوکارانم قبول بکەن باسی هەڵبژاردن هێشتا کۆتایی نەهاتووە ئێمە بەردەوامین تا باسی هەڵبژاردنێکی دیکە ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا بن.